بۆ دووەم جار چین داوا لە حکوومەتی کەنەدا دەکات مینگ وانزهۆ بەڕێوەبەری دارایی کۆمپانیای هواوی ئازاد بکات بەر لەوەی تەسلیم بە ئەمریکای بکات و تاکیدیش دەکاتەوە کە دۆسێ ئەو لێپرسراوەی هواوی بە سیاسی کراوە و پەکین سوورە لەسەرەوەی لە چوارچێوەی یاسادا پارێزگاری لە هاوڵاتیانی خۆی بکات. پارێزەران بەرگری تەواویان لە مینگ وانزهۆ بەڕێوەبەری دارایی کۆمپانیای هواوی کرد لەو تۆمەتانەی کە خراپ و ئەستۆی چونکە کەنەدا هیچ سزایەکی بەسەر ئێراندا نەسەپاندووە و لەو ڕوانگەیەوە دەتوانین بڵین مینگ وانزهۆ تۆمەتبار نییە و هیچ تاوانێکی لەم وڵاتەدا نەکردووە. بەڵام ئەوان داوا دەکەن کە تەسلیم بە ئەمریکا بکرێت چونکە هواوی پابەند نەبووە بە گەمارۆکانی سەر ئێران. لە پێناو ئازادکردنیدا مینگ وانزهۆ داوای لە دادگا کردووە تۆمەتەکانی ئەمریکا سیاسیە و ناکەوێتە چوارچێوەی سەرپێچیکردنی یاساکانی کەنەداوە. بەڵام وەزارەتی دادی کەنەدا تاکید دەکاتەوە کە بەڵگەی تەواویان هەیە لەسەر فێڵ و هەڵخەڵەتانەکانی کۆمپانیای هواوی بۆ ئەوەی لەسەر کار و بارە بانکیەکانی بەردەوام بێت. سیازدە تۆمەتی فێڵ و هەڵخەڵەتاندنیان خستۆتە ئەستۆی مینگ وانزهۆ. باز لەوە دەکەن کۆمپانیای هواوی کۆمپانیایەکی بازرگانی بە ناوی سکایکۆم لە ئێران هەیە و گەمارۆکانی واشنتۆنی بۆ سەر تاران پێشێل کردووە. بەڵام هواوی لە میانی کۆبوونەوەیەکی لەگەڵ بانکی HSBC ڕەتی کردوتەوە ئەو کۆمپانیای هی ئەوان بێت و هواوی هیچ جۆرە مامەڵەیەکی لەگەڵ ئێرانیشدا نییە. بۆیە ئەگەر ئەو تۆمەتانەی بەسەردا نەسەپێنرێت دەتوانێت ئازاد بێت و بگەڕێتەوە بۆ وڵاتەکەی خۆی. بەڵام ئێمە دڵنیاین کە جارێکی تر دادگایی دەکرێتەوە. مینگ وانزهۆ بەڕێوەبەری دارایی کۆمپانیای هواوی کە هاوکات کچە گەورەی ڕینگ ژینگفی دامەزرێنەری کۆمپانیای هواویە لە مانگی تشرینی دووەمی ساڵی 2010ەوە لەسەر داوای ئەمریکا لەلایەن حکوومەتی کەنەداوە دەستگیر کراوە بە تۆمەتی فێڵ و هەڵخەڵەتاندنی بانکی HSBC لە کارەکانی کۆمپانیای هواوی لە ئێران و پابەند نەبوونی بە سزاکانی واشنتۆن بۆ سەر تارانەوە.